ئێمە بێ شەڕی مادی 140 بکەین نەک شەڕی تەنها بڕیارێک ژنی عێراقی لە دوای ئەمە بۆی نییە بە ئازادانە حتا هاوسەرگیری خۆی بکە ئەتگەڕێنێتەوە بۆ دەرەوەی دادگا هاوسەرگیری لە دەرەوەی دادگا مناڵ لە دایک ئەسێنرێتەوە هاوسەرگیریە 20 ساڵ پێش ئێستا کراوە لێرە جارێکی تر پێتەڵێ ئەو هاوسەرگیریە شەرعینیە وەرە بیخ لەسەر مەسەبەکەی خۆت بیکە واتە کێشەی زۆر بۆ کۆمەلگای عێراقییانە لەبەروی سێ پرۆژە لە بەردەمیان و کورد دەنگیا بە یاساکەی ئەمان مناڵانی عێراق و ژنانی عێراق بگەڕێتە دوا بەس لەبەر خاتەوەی چەند پارچە زەویەک بگەڕێتەوە بۆ ئەوانەی کە داگیر کراوە یاخود بە بڕیارێکی مەجلیسی قیادی سەورە کە ئەو واجبی هەموو عێراقیەکانە تەنگی لەسەر بن ئێمە بێ شەڕی مادی 140 بکەین نەک شەڕی تەنها بڕیاری دەرچێ یەکێتی زانایانی هەرێمی کوردستان بڕیاری دەرکرد کە ئێمە دژی جۆرێک لەو هەموارە یاساین کە ببێتە یاسا ئەندامانی پەرلەمانیشمان بینین لاو پەرلەمانە دڵیا لەسەر کوردستانیش ڕەنگە هەبێ کەم بینیمان لەو کاتێک کە ئاوارەکان هاتنە ناو شارەکانی ئێمەوە چەنەها پیاوی ئێمە بەپێی بە یاساش ممنوع کراوە هێنانەوەی ژنی دۆم هەڵەسان بەدزیەوە چون ژنیانە هێنایەوە مناڵێکیانە هێنا کە پیانە فرۆشتە لەبەروی دایکەکان دایک و باوکەکان لە کاتێکی وەزعێکی خراپا بوون ئاوارە بوون نەیانتوانی مناڵ کچەکانیان بەخێوکەن بەو شێوەیە هاوسەرگیریان پێکردن کە ئەمانە هەمووی تاوانە بەڵام لە دوای ئەمە نابێتە تاوان بەڕەسمی ئەیکەن و گوێشی نایەنێ